هەزاران هەزار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ پاچی ئەڵڵا کە ئێمەی بە موسڵمان خوڵق کردووە. هەزاران هەزار حەمد و سەنا و سپاس بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە ئێمەی بە ئومەتی موحەممەد عەلەیهی سەڵات وەسەلام حسێب کردووە. هەزاران هەزار حەمد و سەنا و سپاس بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە ئێمەی بە موحەممەد المستەفا مشەڕەف کردووە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی ئەو پێشەوایە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی ئەو خۆشەویستە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی ئەو نووری چاو و ئەو تازی سەرە. خۆشحاڵم ئازیزانم ئەمڕۆ لەو ڤیستیفاڵەدا بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەم و دەستخۆشیەکی زۆر گەرم لە برایانی ئەنستوتی ژیار و تیپی هونەری بێخود و برایانی ئیعلامی کۆمەڵ ئەکەم خۆی گەورە جەزای خێری هەموو لایەکیان بداتەوە کە ئەو ڤیستیفاڵەیان بەو گەرمی و گوڕیەوە ڕێخست و دەستخۆشی و بەخێرهاتنێکی ئێوەی خۆشەویستیش دەکەم کە مەراسیمەکەتان و ڤیستیفاڵەکەتان گەرم و گوڕتر کرد. ئازیزانم، ئێمە خۆی گەورە ناز و نعمەتی گەلک زۆر پێبەخشیون وئین تەعودوا نعمەت اللهی لا تحصوها. بەڕاستی هەرچی تەمەشای خۆمان دەکەین، تەمەشای دەور و بەر دەکەی هەموو نعمەتی خوایە. وما بكم من نعمة فمن الله. هەرچی ناز و نعمەتە هەمووی ئیخوایە. بەڵام سێ نعمەت خۆی گەورە منەت دەکا لەسەر عەبدەکانی خۆی. ئەو هەموو نعمەتە بە ملیۆنەها نعمەتی هەیە لەسەر بەندەکانی، بەڵام سێ نعمەت خوان منەت دەکا لەسەر بەندەکانی. یەکێکیان لە قیامەت منەت دەکا، بەڵام دویان ئی دنیایە کە خۆی گەورە منەتی لەسەر دەکا. یەکیان نعمەتی ئیمانە. يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان. بەڕاستی ئەلێرە هەندێک کەس منەتیان بەسەر پێغەمبەری ئەکرد عەلەیهی سەڵات وەسەلام کە بوونە موسڵمان و پشتگیریان کردیە و غەزایان لەگەڵ کردووە. خوای گەورە دەفەرمێ ئێوە منەت مەکەن لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئێوە لەگەڵینە و پشتان گرتووە، بەڵکو خوا منەتتان لەسەر ئەکات، بەڵکو خوا منەتتان لەسەر دەکات کە ئیمانی پێبەخشیون. منێتێکی تری خوایی کە بەسەر بەندەکانی خۆی دەکا هاتنی ئەو پێغەمبەرە نازدارەیە صلی الله عليه وسلم. لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. خواهی گەورە دەفەرمی خوا منەت دەکا لەسەر خەڵکی، لەسەر هەمان کەوا پێغەمبەرێکی لە نەفسی خۆیانی بۆ ڕەوان کردووە. مهمەی ئەو پێغەمبەرە چار شتە. خواهی گەورە لەم ئایەتەدا پاش ئەوەی کە منەتی خۆی باز دەکا لەسەر بەندەکانی بە ناردنی موحەممەد المستەفا صلی الله عليه وسلم، مهمە و ئیشی ئەو پێغەمبەرە تەحدید دەکە کە چوار شتە. یەکەمینە یەتلو عەلەیهم ئایاتی، ئایەتی خوا لەسەر بەندەکانی خوا ئەخوێندیتەوە، سونەنی ئیلاهی بۆ خەڵکەکانی بەیان دەکا، ئایەتی خوا بە خەڵک نیشان دەدا، ئایەتی عەزەمەت و دەسەڵات و قودرەتی خوا بە خەڵک نیشان دەدا. وەیوزەکیهم، پاکیان دەکاتەوە لە خو ئەخلاقی خراپ، هەر شتی ناشیاوە لە کردار و هەستان و دانیشتن و گفتاریاندا پاچی دەکاتەوە و نایهێڵێ ئەیان ڕازێنتەوە بە ئەخلاقی جوان. ويعلمهم الكتاب والحكمة ويتلو عليهم آياتي ويعلمهم الكتاب والحكمة. آياتي خواشان لصدخين توا باشان حكمة زانايان فردكا. عزيزانم، گەورەترین حکمت و زانایی ئەوەیە تۆ لە کاتی قەوماندا بتوانی چ دەکەی. تۆ لە کاتی کە شتێک ئەقەومێ، بەڵایەک، موسیبەتێک، قەیرانێک ئەقەومێ، بزانی خۆ لەو قەیرانە کو نەجات دەدەی، بتوانی کو لەو قەیرانە گەورەیە بە کورتترین ماوە بە کەمترین زەرەر ئەتو ئەو قەیرانە گوزەر ئەکەی و ئەڕۆی. ئەوەش پێی دەرێن ئیدارەة الئەزەمات. بەڕاستی ئێمەی مسلمانان عموما
حتى حکومەتەکەشمان زۆر زەعیف و لاوەزە لە ئیدارەی ئەزەمات کاتێک کە کێشەیەک دێ کاتێک کە قەیرانت دێ کاتێک تووشی شتێک ئەبین هەموو ئەشلەژەین هەموو شەوەش دەبین بەڵام وەرە با بچینە خزمەت ئەو نازدارە بچینە خزمەت ئەو سەروەر و سەردارە سەڵات و سەلامی خوای لێبی سبحان الله بزانە چ پیاوێک بووە لە هەموو ئەزەماتەکاندا بۆ ئێمە لەو مناسەباتانەدا فێر بین و بە چاوێکی جوانتر و گەورەتر و گەشتر ئەو ژیاننامەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بخوێنینەوە ئازیزانم معلومی هەمووتانە 5 ساڵ پێش ئەوەی ببێت بە پێغەمبەر بەید ڕووخابوو بەلافاوێکدا ڕووخابوو بەڵام دوایە هەستا هەندێک پارەیان خڕ کردەوە بەیتیان تعمیر کردەوە و جوانیان کردەوە مشکلێک مابوو ئایا چێ ئەم حەجەری ئەسوەدە دانێتەوە جێ خۆی چونکە دانانی حەجەری ئەسوەد لە بۆ شوێنی خۆی ئەمە فەخرێک بوو لە ناو عەرەب ئەمە گەورەیەک بوو لە ناو عەرەب دەبایە کەسێک شایستەی ئەوە بێ ئینجا ئەم ئیشە بکە لە ناوە خۆیان لێیان بوو بەهەرە هەر تیرە و هەر عەشیرەت و هەر قەبیلەیەک خۆی بە ئەولا دەزانی کەوا بێت ئەم ئیشە بکە بوو بە گارەگار و بوو بە گفتوگۆیەکی تند و بوو بە ملێ و هەستان کە لێکدەن ئەلەو کاتیان دەک پیاوی عاقلیان وتیان کاکە ڕاوەستە ئێمە بۆ وا بکەین با شتێک بکەین چێ بەیانی یەکەم کەس ئەلێرە هاتە ژۆرێ بۆ ناو بەیت با ئەو کەسێ حکوممان لە بەین بکە کیان ڕازین ئینتیزار دەکەن بەیانی چێ یەکەم کەس بێرە دادێ ئینتیزار دەکەن بەیانی چێ یەکەم کەس بەو دەرکەدا دێتە ناو بەیت و ناو حەرەمی بەیت دیتیان محەممەد عليه الصلاة والسلام هەمویان هەستانەوە فەرمووی ڕازینە بەو پیاوەی چکە ئەو پیاوە لەنا ئێمە صادق و ئەمین و عاقڵە بابێ ئەو حکممان لە بەین بکە فەرموو کاکە چیتانە وەڵڵا کاکە ئێمە هەمومان ئەو عەرەبانە ئەو قەبیلانە ئەو عەشیرەتانە ئەو تیرانە مشکلەمانە کەس لە بۆ کەس تەنازول ناکە چێ ئەم بەردە لە شوێنی خۆی دانێتەوە بەڵام ئەوە پیاوی مووقفی ئەزەماتە ئەمە پیاوی کە لە ئەزەماتدا خەڵک نەجات دەدادن بزانە چی کرد عەبایەکەی خۆی ڕاگرت پاشان بەردەکەی بەدەستی خۆی لەسەر عەبایەکە دانا فەرمووی هەر یەکێک لە ڕئیس عەشیرەتەکان بێن سویچێک لەم ئەو عەبایە هەرگرن و بە هەمووتان بریندیکەن هەمویان بریندیان کرد و هینایان ئینجا بەدەستی مبارەکی خۆی دایناوە شوێنی خۆی ئازیزانم بەڕاستی ئەمە ئیدارەی ئەزەماتە ئەتوو بێ ئەو هەموو سەرانە کەوا لێکیان گیر کردەوە ئەیانوێ شەڕ بکەن لە بۆ فەخرێک بەڵام نەیهێشت هەمووشی هەڵ کرد و زۆر بە زوانی مووقفەکەی نەجاتدا مووقفێکی تری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە شەڕی حونەینە ئازیزانم شەڕی حونەین ئەوە بوو کە عەشیرەتی هەوازن هەمویان خۆیان خڕ کردبەوە کە لە پاش فەتحی مەککەی هجوومی شاری مەدینە بکەن بەڵام ئەوە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆیان دەرچوو لە شوێنێک کە پێی دەڵێن وادی حونەین لەوێن دەرمیم ئەوەل جاری شەڕەکە زۆر قوڕس بوو بەڕاستی بەڵام خۆی گەورە پاشان سەباتی دا موسڵمانەکان و بەسەری ئەو عەشیرەتە کەوتن و هەراتن و غەنیمەتێک و شتێکی زۆریان لە پاش بەجێمە ئەلێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو شتەکان و غەنیمەتەکانی دا بە سەرانی قوڕەیش دایە کەس و کارەکانی خۆی ئەوانەی لە مەککەی بوون ئەوانەی کەوە ئەسڵەن هێشتان موسڵمان نەببوون هیچی نەدا ئەنساریەکانیش لە دڵی خۆیان گلەییان کرد گوتیان باشە ئێمە شیرەکانی ئێمە وا تک تک خوێنی لێ دێتە خوارێ دەبینی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا چاوی بە خزم و کەس و کارەکەی خۆی کەوت وا دێ هەموو شتەکانی داوان و نەیاندە ئێمە بەڕاستی لێرە شتێکیان لە دڵ پەیدا بوو ئەلێرە گلەیەکیان لە دڵ پەیدا بوو یەک لە سەحابەکان ناوی سەعدی کوڕ عوبادەیە پیاوێکی عاقڵ و سەرۆک عەشیرەتێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رەسوول الله قەومەکەم لە ئەنساریەکان ئاوا دەڵێن شتێکی ئاوایان لە دڵە دەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەموو ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە بەدەستمان کرد دایەنەوان و هیچی نەدا ئێمە و ئێمەی نەمەحروم کرد ئەی ئێمە لەگەڵە تۆ نەبووین ئەی شێرەکانی ئێمەش لە جەنگدا لە پشتی تو نەبوو ئێستا بۆ هیچی نەدا ئێمە و هەموویدا ئەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەلێرەدا ئێرە مشکلەکی گەورەیە ئەنساریەکان گلەیی دەکەن
ئەوانە بوون پشتی پێغەمبەریان گر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوانە بوون بە شیری وانە، بە هیممەتی وانە، بە ڕخۆراگری وانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەسەر کەوت. ئێستا ئەوانە هیچیان بەبەر نەکەوتووە، حەقی خۆیتان گلەیی دەکەن، بەڵام ئەلێرە زۆر وریانە بێ ئینشقاق دروست دەبێ، هەموو ئەحزابێک هەموو دەوڵەتێک لەو ئینشقاقە دەترسێ. هەر کاتێک درزی تێکەوی ئەم دەوڵەتە، ئەم حزبە، ئەم ڕێکخراوە، ئەمە فەشەل دەینی. جا بۆیە ئەلێرە پێویستی بە چییە؟ بە ئیدارەی ئەزمەیەکی زۆر عاقلانیە کە بە زووترین کات ئەو کێشە حەڵکە. بۆیە فەرموویە سەعدی کوڕ عوبادەی تۆ دەڵێی چی؟ فەرمووی منیش دەکە قەومەکەی خۆم پیاوەکی ڕازگۆ بوو، پیاوەکی مەرد بوو، لە پێش پێغەمبەری خۆی پیاو چاک نەکرد، بەڵێ یا ڕەسوول ئەڵڵا وەڵڵا ئەوان وا دەرێم ئەمن وە نارم. فەرمووی نا، ئەمیش دەکە قەومەکەی خۆم، یعنی منیش ئەو گلەیەم هەیە. فەرمووی ئەی سەعد بڕۆ هەموو ئەنساریەکان خڕکەوە، یەک مهاجری تێدا نەبێ. هەموو ئەنساریەکانی خڕ کردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پاشان فەرمووی ئەنساریەکان ئایا ئێوە گومڕا و سەر لێ شێواو نەبوون خوا بەسای من ئێوەی هیدایەتدا؟ ئایا ئێوە فەقیر و دەستکورد نەبوون خوا بەسای من ئێوەی دەوڵەمەند کرد؟ ئایا ئێوە دوژمنکار و خوێن ڕەژ و دوژمنکار نەبوون لە بین یەکتر خوا بەسای من ئێوەی کردە برا؟ پاشان بێدەنگ بوو، فەرمووی بۆ جوابم نادەنەوە، هیچ قسەیان نەکرد. گوتی بۆ جوابم نادەنەوە ئەنساریەکان ئەگەر برێن ڕاست دەرێن. فەرمووی چ بڵێن یا ڕەسوول ئەڵڵا؟ فەرمووی بڵێن ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، تۆش لە ناو قەومەکەت کەست نەبوو پشتیوانیان نەکردی، دەریان کردی، ئێمە بووین بە پشتیوانی تو، بوونە خزمەتکاری تو، ئەچوومان گرتە باوشی خۆمان. ئەی محەممەد تۆ ئەو قەومەی خۆ تۆیان بە درۆزن دەرهینا، بەڵام ئێمە بەڕاست گۆمان دانای و پشتیوانمان کردی. ئەی محەممەد تۆ بە جێگا و شوێن بووی، ئێمە جێگا و شوێن بۆ تۆ بۆ ئەسحابەکان و یارەکانی تو کردەوە. ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام تۆ زەعیف بووی، بێدەسەڵات بووی، بەڵام کاتێک کە هاتیە ناو ئێمە پشت و قووەت و دەسەڵات و پشتیوانیت پەیدا کرد. ئینجا فەرمووی ئەلێرەیە خۆشیەکە، ئینجا فەرمووی توخوا ئەنساریەکان، توخوا ئەنساریەکان تۆزێک لە کەمی دنیا دایتمە ئەوانە بۆ ئەوەی دڵیان خۆش بێ و دڵیان ئارام بێ و مسلمان بن، بەڵام ئیسلامەکەم دایت ئێوە، وەکەلتوکم الئیسلامە، من ئیسلامەکەم دایت ئێوە، ئێوەم کردیتە وەکیلی ئەم ئیسلامە سەری بێخن. توخوا ئەنساریەکان ئێوە ڕازی نابن خەڵک بە ئەو مەتاعی دنیایە و بە مەڕ و بزن و عشتەرەوە بگەڕێنەوە وڵاتی خۆیان، ئێوەش بەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم بگەڕێنەوە ناو ماڵ و منداڵی خۆتان. ئەنساریەکان قەسەم بەو کەسەی نەفسی محەممەدی بەدەستە، لەولا الهجرة لكنت امرأ من الأنصار، ئەگەر هیجرەت نەبایە من کەسێک بوو لە ئەنسار. واللهی ئەنساریەکان ئەگەر خەڵک ببنە دوو بەش من لەگەڵ ئەنساریەکان بەڕێ دەکەوم. ئەوجا فەرمی اللهم ارحم الأنصار وأبناء الأنصار وأبناء أبناء الأنصار. خوایە لە ئەنساریەکان خۆش بە، خوایە لە منداڵەکانیشیان خۆش بە و لە منداڵیشیان خۆش بە. جا هەمویان دەستیان بەگریان کرد و هەمووشیان پەشیمان بوونەوە لەو قسە و گلەیەی کە لە ناو دڵیان هەبوو. ئازیزانم بەڕاستی ئەمە حەلکردنی ئەزەماتە، ئەمە قوتارکردنی گەورەترین کێشەیە لە ناو کۆمەلگادا. خۆزیە ئێمەی مسلمانانی بتوانین لە کێشەکانمان لە قەیرانەکانمان بەو شێوە پیاوی وامان لە ناو پەیدا ببێت لە ئەزەماتەکان قوتارمان کە. خۆتان دەزانن ئەم کوردستانە چەند قەیرانی تێدایە، چەندە ئەزەماتی تێدایە، چەندە بەڵاو موسیبەتی تێدایە، بەڵام بەداخەوە پیاوی ئەزەماتمان نییە، پیاوێکمان نییە ئێمە قوتارکە لەو هەموو ناڕەحەتیە و ناخۆشیەدا. نەک ئەوە ئاخر قسەم ئەوەیە، سبحان الله ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ پاشە خۆشی بۆ ئێمە ئەوانەی کە نایبینین بە خزمەتی ناگەین، بۆ ئێمەش قوتاربوون و ئیدارەی ئەزەماتی بۆ ئێمە داناوە. ئەوەتە ڕۆژێکیان ئەی فەرموو صلی الله عەلەیه وسەلەم، ئەی فەرموو ستەکون الفتن كقطعة الليل المظلمة، ئەفەرمی ئەبێت بە فیتنە و بەڵا و ناخۆشی و ئاشوب لە ناو خەڵکیدا وەکو یەک پارچە هەوری ڕەش بەسەر ئەم خەڵکەدا دێ ئەم فیتنەیە.
إذ أخرج يده لم يكد يراها أقا دست دربيني دستي خو نابيني يعني كز نازاني مستقبلي تسيا كز نازاني لبيشي تسهيا وتروجي رش انتظاري لك أو أن دخلك لقرفتاري وناخوشي دايا وما المخرج يا رسول الله دي أي پیغمبر إخوة أي بيالي أزمات أي أو بياوي همو خلق لأزمات وناخوشي نزاد ددن إيما تسيبكين زانا پیغمبر إخوة عليه الصلاة والسلام سنس حتمان دكا دا فرمي أمسك عليك لسانك زباني خوتان بقرن لكاتي بالله فتنة ومصيبة دا آقاتان لزباني خوتان بي زكا أوي توشي بلاء بي زبانة توشي أكا وليسعك بيتك لمالي خود دانشا أقال لمالو من دالي خود بي أقال لروشتي كتو كرو خيزاني خود بي أقال لكرو كاني خود بي چه سنو تناكن وابكي على خطيئتك بو گناحكاني خود بقريه بو خرابي خود بقريه لو ماي نفسك خود بكا قلوا هو من عندي أنفسكم لخوتانا إما هرشتك ما بسر بي لخو ما ندبي لخو ما را دست بي بكينو لخو ما را ساكسازي دست بي بكين زا عزيزانم أو خوشوي اسمانا أو سردار وسر ورمانا محمد المصطفى عليه الصلاة والسلام بو همو حالتك دا إلا مخرجك إلا لمأزقك دا قتاربوني هي يوادارم إن شاء الله أو مراسم أو في زفالة ببيت ماي رحمته مهرباني أو خوايب وصد الله كان من يا ربي خدايا خد في الشاهدي إما تنها خوشويستي أو پیغمبر ليرة إما خرك ديتوا يا ربي خدايا أو شاهد يمالي قبول بك خوايا أم شاهد يمان بو بنوسا كأو برايانم أو خشكانم أو ماموسا عزيزانم أو خوشويستانم تنها وتنها لبو عشق ومحبتي أو پیغمبر خربوتوا خوايا توش أم عشق أوين ومحبتي يعني قبول بك دوباره بخير بين خواهي قورة جزاء خير تانداتوا وصلي الله على محمد وعلى آل محمد. ياسين